بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەتمان کردووە بە کۆمەڵێک بابەت کە تایبەتە بە هاوڵاتیان یاریێمی کوردستان تایبەتە بە پارتە سیاسیەکان تایبەتە بە داهاتوو یاریێمی کوردستان و مەبەستمە لەگەڵ جەنابی مامۆستا جعفەر نووسەر و سیاسەتوان لەسەر کۆمەڵێک پرس ئەم شەو بۆستین لەوانە دۆخینەوە خۆی هەرێمی کوردستان پەیوەندی پارتە سیاسیەکان ئەوەی پارتە سیاسیەکان لە ئێستای کوردستان ئەیکەن لەسەر گۆڕەپانی سیاسی تا چەندە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانایە چونکە ئەوترێت تا ئێستا شەوترێت هەنگاوەکان زیاتر بە ئاراستەی حزبین کەمتر بە ئاراستەی نەتەوەی و نیشتیمانی و لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانن و تەنانەت باس لەوە هەندێک پارتی سیاسی ئێستا بانگەشەی پێشوەخت هێڵبژاردنیشی دەست پێ کردووە و لە ئێستاوە دروشم ئەفرۆشرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان و ئەمەوێ قسە لەسەرەوە بکەین کە ئایا مامەڵەی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان تا چەندە مامەڵەیەکی دروستە و ئایا وەڵام و پەرچەکردداری هەرێمی کوردستان لەگەڵ مامەڵەی بەغدا تا چەندە پەرچەکردارێکی لۆژیکی بووە و وەکو وترێت عاقڵانە بووە و بە شێوەیەک لە شێوەکان قسە لەسەرەوە شەکرێت کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان بێباکە ئەمە تا چەندە ڕاستەوە ئایا عێراق تا چەندە بەبێ کورد ئەیکرێت و مەبەستیشم هەر لەم بەرنمەیە قسە لەسەر قسەیەکش لەسەر دۆخی پارتە سیاسیەکان بکەین دۆخی ئەو هاوپەیمانەتی و ئەو پارتە سیاسی نوێیانە بکەین کە لە سنووری سلێمانی بە دیاریکراوی دروست بۆ ئایا کاریگەری ئەبێ لەسەر بردننی دەنگی پارتە سیاسیە دێرینەکانی وەکو یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ و بە شێوەی من زیاتر ناڵێم گفتوگۆکەمان لەگەڵ مامۆستا جعفەر دەست پێکەین مامۆستا سڵاوت لێ بێماندوو نەبی حەد لەوێەوە داخلی بەرنامەکە بین لەگەڵ جەنابتە بەرنامەی دیکەشمان کردووە هەر لە پێش ڕفراندۆمەوە تا ئێستش ئەم دۆخەی ئێستا هەیە هەمیشە باسی ئەومان کردو پێویستە دۆخەکە چاکتر بێ باشتر بێ پارتە سیاسیەکان خەمێکی هاوڵاتیان بخۆن بەڵام ئەوە تا ئەمڕۆ واقعی کاتۆتەکایەوە پێم خۆشە لە دەمی خۆتەوە بۆی من هیچ ڕەیەک نەدەم دۆخی ئێستا خوێندنەوەتان بۆی چۆنە و تا چەندە ینی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کوردستاندایە پێشەکی ئێوارەی ئێوە و هەموو بینەرانی ئازیز باش و هیوای خۆشیتان بۆ خوازم من پێم وایە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە قۆناغێکی سەختە تێپەڕێ کە بریتینێ لەوەی کە چەند ساڵێکە ئەو هێڕشە کرێتە سەر گەلی کورد پەلامارە درێ لە زۆر لایەوە تەنها لە کوردستانی ئێرە نیە لە پارچەکانی تریشە هەمان کێشە و تەنگژە و با بڵێن ئاریشە ئەوانە هەیە بۆیە من بەلامەوە ئەوە گرنگە ئێمە ئەبێ هەوڵ بدەین زیاتر یەکریزی بپارێزین چونکە بەو یەکریزیە تەنها ئێمە ئەتوانین لە بەغا جێ پێی خۆمان قایمتر بکەین چونکە ئیستا ئەمڕۆ هەر ئەمڕۆ من متابعی دەنگ و باسەکانم کردووە کە هەموو فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵ عەبادی دانیشتون عەبادی لەو بڕیارانەی کە داوێتی یەک هەنگاو ئەوەنی مویەک بەم لا نهاتووە لە مەسەلە تەنانەت لە کاتی قسەکانیانە چەندین جار قسەشی پێ بڕیون بەڵێ ئەوە خۆی یعنی ئێمە باس هاوکێشەکان وەک خۆیان سێرکەین نەک بڵێن بە حەزی خۆمان بە حەزی خۆمان بێ بە حەزی ئەو هێزە سیاسیانەی کوردستان بێ دنیا بە نەوعێکی ترە بوو یعنی حتا ئەو کەسانێک کە وەکو تاک یا وەکو سەرکردەیەک خوان حەزەکەن بە ئێمە بفرۆشن ئێمە سیرەکەی واقعەکە نامانەوێت ببینین پێت وایە عەبادی یعنی ئەو فریادڕەسی گەلی کوردەکە ئەسڵەن وانە ئێمە بە هەڵە لە معادلەکان تێگەیشتوین بە هەڵە تێگەیشتەکە چییە؟ ئەوەیە کە وەزعی کورد ئەبێ ینی لە موقعی هێزەوە قسە بکرێت چونکە ئێمە موقعی هێزی شەوەیە کە تۆ یەکریزبی زیاتر تەفاهمێک دروست بکرێت لە بینی هەموو هێزە کوردستانەکان ئێمە پشتیوانی یەکتر نەبین هەوڵ نەدەین ینی من تەمەنای ئەوەمە کرد هیچ نەبێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کارێکی وا بکرا یەک لیست بووایە نەک ئەو هەموو پەرتەوازی ئەوە زەرری گەورە ئەگەینێ بە مەسەلەکەمان بۆ هەموو تاکێکی کوردیشە زەرەرە زۆر کەس ڕەنگە پێی وابێ من لە قازانجی هێزێکی سیاسی کوردستان قسەکەم من حەزەکەم دڵنیای بینەرانی ئازیزکەم کە من بەڕاستی وەکو مرۆڤێکی ئەکادمی بێلایەن قسەکەم
وەختی خۆی لەگەڵ چه حزبێکە بووم یا ئیستا لەگەڵ چه حزبێکم یا چینێکم مەسلێکە پەیوەندی بەخۆمەیە بەس وەکوتر ئەوەی ئەوەندەی من لە مەبەسە داهاتووی گەلی کوردە گەلی کوردستانە بە هەموو هێزە سیاسەکان با خەڵکەوە ئەو مەلاوە گرنگە بۆیە ئێمە یعنی تا هەوڵ دەین ئێمە با یەک شتێک بڵێم بۆی خەڵک ینی باشتر بەرچاوی ڕوون بێ ئەو کاتی کە هەرێمی کوردستان بەهێز بوو بەغا لاواز بووە ئامادە نەبووە مادەی 140 جێبەجێ بکە ئێستا خەریکە بڵێن معادلەکە هەڵە گێڕێتەوە ئێستا بەغا زیاتر موقعی بە قووەتە هەرێم بەو شوی جاران نییە ئێستا چۆن مەسەرن ئامادێ مەسەرن ئەو داواکاریانەی تو هەتە بۆ جێبەجێکە وەکوتم هەر ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکان بەیەکۆ دانیشتوون عبادی گوێی بەوانەداوە هەر پێش هەموو شتێک هەڵەی ئەساسی ئێمە تەسەورەکەم لەوە دەست پێ کرد هێشتا بڵێن حکوومەتی عێراق دروست نەبوو بوو یەکەمین کۆبنەوەی پەرلەمان کە جارێ ینی بڵێن پەرلەمان دەنگی لەسەرندا بوو ئێمە لێرە جارە کۆبنەوەمان نەکرد بڕیار بدەین چۆن بەشداری بکەن نەکەین عبادی لێ حکوومەتی خۆی ڕاگەیان بەبێ ئەوەی ئەوەنە نرخ بۆ هەموو هەرێمی کوردستاندا باشە مامۆستا ئەمە هەمووی ناگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان بەرامبەر کورد یەک سەنگەرن ئێمە فرە سەنگەر و یەک دنیا سەنگەرمان کردوتەوە بەرامبەر ئەوان بۆیە هەر ئەتوانێت تاک مساومە و مامەڵە لەگەڵ هێزە سیاسی کوردستانیەکان بکات و لە ژێرەوە چییە گوزەریێت چ تەنازولاتێکە درێ کەس ئاگای لێ نەبێت و لە نەتیجەشە کۆمەڵانی خەڵکی کوردستان زەرەر بکەن خۆی ئەسڵی کێشەکە بەڕێی من هی 2003 و 4 و 5 ئەوانەیە ئەسڵەکەی ئێمە ئێستا بەسەر عبادی هەر شتێکە بێ ئەڵێ بە گوێرەی دەستور ئەو دەستورە بۆ خۆی ڕەنگە هەموو مادەکانی دەستوری هەموو ژێرپێ نرابێ و زەرێکی زۆر گەورەمان بەو هۆیەوە لێکەوتووە ئێمە هەر وەکو زۆر جەم باسیەوەم کردووە بە گوێرەی مادەیەکی دەستور بێ ئەبێ عێراق ینی دەوڵەتێکی یا سیستەمێکی فدرالی بێ ئەوەی ئێمە هەمانە لێرە فدرالی نییە حکوومەتێکی ناوەندیە هەروەکو حکوومەتەکەی با بڵێن پێش 2003 بڵێن حکوومەتی سەدام بێ ئەحمەد حەسەن بەکر بێ کێ بێ کێ نەبێ هەموو یعنی یەک سیستەمە ئەو سیستەمێکی مرکزیە بەڵام کورد توانیوێتی ئەو هەرێمە دروستکە یەک هەرێممان هەیە دەوڵەتەکە باقی دەوڵەتەکە دەوڵەتێکی مرکزیە وەکو ئێران وەکو تورکیا وەکو سووریا و وڵاتانی تر یعنی نەبووەتە دەوڵەتێکی فدرالی فدرالی بۆیە ئەمە یەک کێشەمان نەبوو ئەسڵەن کەسێکی وەکو عبادی دروست نەبوو کە ئەبە و شێوەیە تعامل لەگەڵ هەموو مەلەفەکان بکات تەدەخل لە هەموو شتێکیش بکە بەڵام دروستبوونی کەسێکی وەکو عبادی ئەوترێت هێندەی هەڵەی کورد و سیاست و سەرکردایەتی سیاسی کوردەکە وا مامەڵاکات بۆ ناگەڕێتەوە کە عبادی خۆی بخاوەن کاریزما بێت و قیادیەکی بەهێز بێت بێگومان کورد هەڵەیەکی زۆر کرد نەکل ئێستا هەر لە ناڵم 2003ەوە ئێمە هەڵەکان زۆرە من یەکێ لە هەڵەکان کە زۆر جار تەکیدیەکەمەوە ئەوەیە کە ئیسا هەر لەم قۆناغا تو ئەبێت تیمێک بنێری بۆ بەغا تیمێک بێ بەڕاستی بڵێن ینی وەکو چۆن پێشمەرگانی ئەفرینە چن ئەو شەڕ قارمانانەکەن لەوێش ئەبێت تیمێک بنێری بۆ بەغا بەڕاستی تیمێکی ناڵم شەڕکەر بێ بەڵام تیمێک بێ بۆ هەموو گەلی کورد ینی بچێتە سەنگەرەوە شەڕێکی زۆر ینی بەرەنگاریەکی زۆر گەورە بکە نەک هەروە بە ئاسانی ئەمانە ئێمە ئەچن من ڕێزم باسی ڕێزوشتیوانەکە بە بیخم ئەولاوە زۆر کەسم بینیوە ئەندام پەرلەمانی یەکێک لە هێزە سیاسەکانە ئەوەی ئەو بە کوردی ئەڵێ بە هەموو کوردی ئەڵێ مەسەلەن بە حکوومەتی عبادی ئەڵێ موچە منێرە بۆ حکوومەتی هەرێم بینێرە بۆ خەڵکە عبادین ئەگەر ڕاستەکە با بینێرە با مەسەن سیستەمی با بڵێن ئەو کارتی زیرەک و چی ئەوانە دروستکە شتێکی ئاسایە دەوڵەتێک بێ ئەوە دروستکات و خۆ لە زۆر وڵات ئەو سیستەمە هەیە ینی ساگەر نظامێکی فدرالیش بێ ئەوە بکرێت زۆر کارێکی ئاسایی ئەوە نییە مەسە بڵێ ئیلا حساباتە ئینەکان لەگەڵ هەرێمەکرێ بەڵام مەسلەی
کارتی زیرەک کارێکی زۆر ئاسە موچەی تۆ ئەچی لە بانک بە کارتی خۆ وەرەگری هەروەکو بەسەن من لە زۆر وڵات بینیمە نظامەکە فیدرالیە بەڵام کارتەکە تۆ بەچی لە بانک پارەی خۆ وەرەگرت و ئاساییە ئەو ئەڵێ لەبەر ئەوەی ئەمانە دزن لەبەر ئەوەی ئەو یعنی حتا ئەگەر هەندێک شتەیە تۆ ئەکیتە ئیهانەکردن بۆ هەموو گەلی کورد ینی زۆر جار خۆ من ناڵم ئەوانەی کە حکومتداری لە وڵاتەکەن هەموو مەلایکەت و پەپولە و ئینسانی بێگەرد و ئەوانە من قەت وام نەوتووە بەڵام ئەو کەسەی کە ئەو قسانەشەکە خۆی ئینسانێکی ئەسڵەن واتە ئێمە خۆمان دوژمنی خۆمانین بۆی ئەوانی شومان لەیەکەن و دژمان بەکاری هێنن و قسانش کێشەکە ئەوەیە بە تایبەت نوێنەرانمان لە بەغدا ئێمە بە هەڵە لە بەغا تێگەشتین ئەسڵەن هەڵە تێگەشتن لە بەغا ئەوەیە ئێمە هەرچی مثلەن ئەمەی کە بڵێن مادەی 140 جێبەجێ نەکراوە 2005 بۆ 2007 ئەو مودەی دانراوە ئەمانتوانی ئەو پەڕی گوشار بخێنە سەر بەغا ئەو کاتە بڵێن هاوپەیمانی یەکێتی و پارتیشە بوو و ئەو کاتە بڵێن گۆڕان و ئەوانەش دروست نەبوو بوو هیچ هێزێکی تر نەبوو بەسم دوو هێزە بوو بەڵام بەداخەوە ئەڵێم ئەو کاتە من مەسن لە کەسێکی وەکو مامجلال پرسیارم کردووە ئەو توێتی بەغا بەدەست خۆمانەوەیە بەغا ئەو کاتە بەدەست خۆیەوە بووە ئەو کاتە ئەو کە ئەیتوانێکی وەکو جعفەری چوو بۆ تورکیا بەبێ ئەوەی پرس بە پەرلەمان و نازام حکومەتەوانە بکە ڕێکسەر ڕۆیشتە بوو مامجلال هاتە سەر تلڤیزیۆن وتی ئەو جعفەری جارێکتر بە ڕئیس وزرای نایێتەوە بۆ عێراق نەیەش ئەوە بکە ینی بۆکو ڕئیس وزرا بمێنێتەوە کەواتە کێشە لە نوێنەرەکانمانە کێشەیە بێگومان لە تێگەیشتنی نوێنەرەکانن نەک وەکو ئەفراد سەمەسەرەن ئێمە چیمان کردووە لەم ئەوانەی کە ئیسا لە بەغان بەشی زۆریان عەرەبی نازانن من لەوە تێناگەم سا حتا ئەوانەی لستەکانی نامێ ناوی خەڵک بێنم فڵان و فیسار یا فڵان لستە ئەومەیە من ئەگەر باسی یەکێتی بکەم یەکێتی یەک دوانێکی عەرەبی باشە زانێ باقیەکەی تری یەک تەپوتۆزەکەن کە عەرەبی قسەکەن هەر من لێرە ئەمە دڵۆپەیەک ئاو بەڵام نەر لەم بەردەمە پێشنیازێکیشم کردوتم ئەگەرم جارە کاندیدەکانی بەغدا یەکێک لە مەرجەکانەوە بێ کە بتوانن بە عەرەبی قسە بکەم عەرەبی کە تۆ بتوانین لەگەڵ ئەو هەموو عەرەبی زانە نازانم چییە بتوانێ شەڕ بکەیت ئەوەی کورد دەڵێت چەلەحانێ لەگەڵا بکەیت ئەمانە ئێمە خەڵکانێکە نێرین نە فکری هەیە نە ئەتوانێ قسە بکە نە ئەتوانێ هیچ پەیامێکی پێەیە دوایەوە حزبەکانیشە لێ گەڕاون ئەمانە چۆن ئەچن لە بەغا چی ئەەکەن و چی ناکەن ئەم علاقەی پێوە نییە من ئەوەی کە زۆر ئەسەفی بۆ خۆم لە دوای 16 ئۆکتۆبەر یان پێشەوەش بەشێک لە با بڵێن ئەوانەی کە بەحساب نوێنەری گەلی کوردن لەوێ ئەگەڕان بەسەر حزبەکانە بەسەر سەفارەتەکانە بەسەر هەموو لایەنەکە گوێنن بەگەلی کوردەدا گوێن بەگەلی کورد چییە تۆ ئەمڕۆ یەکێکیت گوێن بە فڵان سەرکردەی کوردەدا ئەوە با من لەگەڵ ئەو سەرکردەیەش نەبم بەڵام ئەو گوێنی بە من و تۆ بە هەموو خەڵکی کورداوە ئێمە ئەبێ لەوە تێبگەین کورد بە زەعیفی کورد بە لاوازی و بە پەرتەوازایی ئەسڵن ناتوانێت هیچ چکەوان لەگەڵ ڕفراندۆمی شەو مامەڵەیان لەگەڵ کورد وەکو کورد ئەکردنیانەوت فلان حزب فلان لایەن دەنگی نەداوە ئێوە لە پێشترن ئەمان پارتە سیاسەکان هەیان بووە چون پاکانیان نەکرد کە ئەوان بەشداری ڕفراندۆمیان نەکرد و دەنگیان بەسەر بەخۆی نەداوە بۆی پێی بشنە پێشەوە ئەوان چیان کەسە بەسە مادەی ینی بڵێن ئەوەی ئیساتە بودجە کە 7% بووە ئیساهاتوتە خوارەوە ئەمە زەربەیەکە لە هەموو هاوڵاتیەکی کورد ئەمە ئەبووای خۆی بزان ناڵم هەڵەکە لە ئەسڵ لەکوێوەیە ئیسا لە شوێنێکی وەکو سویسرا گەلی ئیتالی کە بڵێن لە سویسرا ئەژین 7% بەڵام کەس ناتوانێت مافیان بخۆ بۆ لە دەستور و لە پەرلەمان و مؤسساتی دەوڵەت دیموکراسی هەیە مافی ئەویش پارێزراوە لا ئێمەڵێ زۆرایەتی و کەماتی بە زۆراتی بێ ئەبێتە دیکتاتۆریەکی زۆرایەتی کە دیکتاتۆری شیعەکانە لە عێراقا سونە و کورد و ئێزدی و مەسیحی و نازانم هەموو هینەکان هەموو بێمافکراون و بێمافی شەکرێن بۆیە خەلەلی ئەساسەکە لە ئەو سیستەمەیە کە دروست کراوە من وەختی خۆشی لەگەڵ هەندێک سەرکردەی ئەم وڵاتە بە تەلیفۆن ئەمتوانی قسەیان لەگەڵ کەم 2003 و ئەوانە سەرەتای 2003 بوتم کارێکی وا بکەن عێراق بکەنە دەوڵەتێکی فدرالی سیستەمەکەی وا لێ بکەنەوە بکەن
یەکی لەو برادرن کە ئەندامی مەکتەبی سیاسی ئێستا ئەو کاتەش هەر ئەندامی مەکتەبی سیاسی بوو ئەوت تۆ لە ئەمریکەکان باشتر تێگەی وتم برا من مەبەستم بەرژەوەندەکانی گەلی کوردستانە ئەمریکا بەس بۆ لەیلای خۆی ئەگری خەمی بەرژەوەندەکانی خۆیەتی منیش خەمی ئازار و کارەساتی گەلی کوردمان کە جارێکتر ئەو عێراقێکی دیموکراسی و خاوەنی سیستمی فیدراڵی لە ئەنجامە بۆ کورد بە باشە ئەشکایەوە. باشە مامۆستا بینە سەر ینی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەزمونێکیان لەگەڵ پارتە سیاسیە دێرینەکان هەیە ئەوانەی لە پێش ڕاپەڕینەوە بە دیاریکراوی بوونیان هەبوو. ئێستا کۆمەڵێک پارتی سیاسی لە سنووری سلێمانی زیاتر چالاکەکانیان دەستی پێی کردووە. وەکو پیاوێکی وەکو کەسێکی ئەکادیمی کە لە بواری ینی لێکوڵەونەوەت کردووە بە دوواداچوون و کنە و پشکنین کردووە لە بواری سیاسەتە. پارتی سیاسی نوێ لە ئێستادا ئەتوانێت چی بۆ کورد و بۆ کوردستان کات لەم ساتەی ئێستاە؟ خۆی لە سیستەمی دیموکراسی ئەو نقطەیەشی لەگەڵایە ئەو هەندێک لایانی تاڵیشەیە کە بە دڵی من و تۆ فڵان و ئەوانەش نییە. خەڵک ئازادە ئیسە تۆش ئەتوانی حزبێک دروستکەی کەسێکی مەسەن شخصیەتێکی گەورەترین شخصیەتی ئەلامی کورد ئەمڕۆ ئەڤین ئاسۆیە من ینی لەگەڵ ئەو پەڕی وەکو ئەو بە ئەو پڕی ڕێز و سیرەکەم نەک بڵێ خوانە کردە بە نەوەکی تر ئەو وەکو کەساتیەک بیسە بێ ڕەنگە لەو بعضی لەو وردە حزبانە زیاتر شەشەوە ناوان دەنگ بێنێ لەبەر ئەوەی کەساتیەکە و ئەمە وەکو بڵێ خەڵک ئازادە ینی کێ یەتە سەر ساحەکە منم تۆی هەر کەسێکە ئەتوانێت حزبێک دروست کات و ئەو مەرجانەی کە هەبێ بەڵام خۆتە زانی لە دنیای دیموکراسیە حزب بۆ خزمەتکردنە. بڵێ ئیسە مەسەن لە هەندێک وڵات ئەو کێشە ئەین ئەندانە مەسەن بربەستەیە کە هەموو کەس ناتوانێت بچێتنەوە پەرلەمانەوە حزب بتوانێت دروستکەی بەس ناتوانێت بچێتنەوە پەرلەمانەوە. ئیسە بڵێن تورکیا 10% ئەڵمانیا 5% فڵان هەر وڵاتێک بە گوێرەی وەزعی خۆی بربەستێکی داناوە کە هەموو لایەک ناتوانێتەوە بە ئاسانی بگاتە ناو پەرلەمان. ئەوەی ئێمە لەبەر ئەوەی ئەم هەموو تەنگژانە هەبووە بە تایبەتی ئەمەی کێشەی موچە مەسەن هەندێک کەسەیە خۆی وا پیشانەدا کە فریاد ڕەسە. منیش بە شێوەیەک لە شێوەکان باسیەوەکەم نوێنەرایەتی کوردەکان لەگەڵ عەبادی دانیشن لە 2009 من ئەو شتم بینی مەسەلەن خەڵک هاتنیانوت ئەو ژنێکە بۆ خۆی لە ماڵیشەوە دانیشتووە ئەو گەورە کچە ژنە هەر کەسێکەیە ئەو ئافرەتانە 5 وەرەقەی ئەدرێتێ ئەی خەڵکە لەبەر ئەوە ڕەنگە ئەو هێزە سیاسیە دەنگێکی زۆری بەو قسە پیا کرد بێ. من هەر لەم ڕۆژانەش باسم کرد برادرێکم هەیە ڕۆشتوو بۆ گەرمیان و توتی ئەگەر من دەرچم لەمە دۆ پێویست ناکە ڕاوچەکان بە دزیەوە بچم بۆ ڕاوکردن من هەوێیان بۆ بخوان بچن بە ئارەزی خۆیان چەند کەروێشە کوژن و مەلە کوژن و ڕێوێ کوژن ئازان بخۆیان. جا ئەگەر سیاسەت بەو شێوەیە ینی کار بکرێ تۆ بەو ئەتوانم بڵێم پێت وایە ئەمانەی تازە دروست بوون جیاواز بن؟ جیاوازەکە چییە؟ مەسەن لەبەر ئەوەی مەسەن بە تایبەتی من بە تەحدیدی شێڵێم یەکێتی و پارتی مەسئول لەم حکومەتە هەردوو لا مەسئولن لە حکومەتەکە هەردوو لا بەشدارن گۆڕان تا حدێک خۆی وا پیشانەدا کشاوەتەوە بە چەند نەزم لە عین پەرلەمان ماوە و لەم ڕۆژانە کشاوەتەوە یعنی بەڕەسمی ئەوەی هێن بووە. من مەبەستم ئەوەیە ئەم هێزە سیاسیانە یعنی یەکێتی و پارتی بۆکو حکومدار خۆیان پیشانداوە یا پیشانەدرێن ئەو هێزەکانی تر وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان پیشانداوە. ئەم ئۆپۆزیسیۆنە ئەو کەسانی تریش کە بنە ئۆپۆزیسیۆن خەڵکڵێ ئەوانە ئەو کەسانن کە موچەی ئێمەیان بڕیوە کە بەهۆی ئەوانەوە 50% کوردستان لە دەست چوو. من قسەی خەڵکت بۆ باسەکەم ئەمەیان کردو ئەویان کردو ئەمە چەندێکە موچەنمان نادرێتێ ئەمە چەندێک مشکلی کارەبایان حل نەکردو ئاویان حل نەکردووە خەڵک ئەو هەموو پەنابەرە هاتوتە ئەم وڵاتە ئەنوای کێشە دروستەکە یعنی سە وای لاتوە تۆ سیارەکەت ئەەکەوتە تاسەیەکەوە جوێن بە حکومەت دەدەی. ئەوە کابرێک لە ئەڵێن لە رووسیا کەوتوت ناو تاسەیەکەوە جوێنی بە حکومەتی هەرێم داوەتی تاوان فڵانە کەسە مەسەن بۆ حاکم قادرە یان نازانم یەکێک لەو کەسانەیە. جا کێشەکە چییە لە وڵاتی ئێمە؟ ئەم هەموو کێشەیە هەیە کە کێشەکانە بۆ خەڵک ئەیخاتە ئەستۆی حکومەت و ئەمەکانی تر
ئێستا یەکێکی وەکو دکتۆر بەرهەم ساڵح کە خۆی نزیکەی نام 8 ساڵە 10 ساڵە سەرۆکۆزیران بووە کەس ناڵێت ئەمیش یەکێک بووە لەوانەی بڕیار بەدەست بووە بڕیاری دروست کردووە سەرۆکۆزیران بووە مەسئول یەکێکە لەوانەی مەسئول لە حەڤەی شوبات هەموو ئەوانە ئەسڕێتەوە ئەبێتە پەپولەیەک لە پەپولەکان و لەو ناوە هاوپەیمانیەکەی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح کاریگەری ئەبێ لەسەر دەنگی یەکێتی لە هەڵبژاردنناگەر بێگومان ئەگەر من بڵێم هیچ کاریگەری نابێ ئەوە خۆمەڵە خەڵەتێنم لەبەر ئەوەی چ لە ناویکێتی چ لە دەرەوەیکێتیش حاڵەتێکی ئەنتیکە دروست بووە بەشێک لە سەرکردەکان یەکێتی لای بەرهەمەڵێن ئێمە لەگەڵ تۆن کاک بەرهەم یەنە لای ئەم لاش تەرەفی بەرەبابەکەی ئەم دیو با بڵێن یەنەڵێن ئێمە لەگەڵ ئێوەین بۆ یەکێتی دەستبەرداریان نابێ مادام ئاوایان ناسن و هەزانن کێن من نازم سەبەکە چێ من وەکو نەمەسئولم لەو حزبە و هیچ فونکسیۆنێکم ێ بەڵام لە هیچ حزبێکە بۆ ئەندامێکی خواری خوارەوەش ئەو قبول ناکرێ یعنی ئەندامێک کادرێک بێ ئەندامێک بێ ئەوانەشی لەناو خەڵکە باسەکرێوتێت تەنانەت لە ئاستی مەکتەبی سیاسی ئەو شتاکە کە تۆ باسی حاڵەتێک من لە هەندێک وڵات بینیومە یەکێک بڵێن لە حزبی لێبەرە یا لە حزبی سەوزەکانە یەت حزبەکەی تەرشیحی ناکە کاندیدی ناکە بۆ پەرلەمان وێت ئەڵێ من لەسەر مەسئولیەتی خۆم لستێکی بچووک دروستەکە ینی وەک خۆی و دووسێ کەس کە من جاری وایە بینیمە ئەو کەسە دەنگی بۆ 3 کەس شێناوە توانیوێتی مەسن لە سەوزەکان ئەو کاری کردەوە بەڵام ئەمە ئێستا ئەم جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان بووە وەکوتم استقالەکەی تەقدیم کردەوە بۆ کاکۆسەر دەڵێ دەڕاندومە و تا ئەم شەوانش من ئاگادارم تا دەستەکە کێشانەوەی قبول نەکراوە من وابزانم قبول نەکراوە تا ئێستا دکتۆر بەرهەم ساڵح تا ئێستا ئەندامێکی یەکێتیە من ئەوەندەی بزانم تا ئەم شەوانش تا سعات 11 شەو هەر خۆی و کاکۆسرەت و برادر هەموو بەیەکەوە ئیتر نازانەوە ڕەنگە ئەوە دانیشتێکی هاوڕێیانە بوو بێ بەڵام وەکو ئەوەی کە ئەو ینی مۆڵەتی حزبێکی نوێی وەرگرتووە ئەزانم لە عێراقیش نەک تەنها لە کوردستان نەنە هەر جیاوازە ینی شێوەی ئیشکردنی شێوەی باشە هەر بەنسبەت جارێکی تر ئاماژەت بەوە دابوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بڕیاری پێ نادرێت ناتوانێت کۆ بێتەوە قەرارێک بدات و ئێستا ئەوترێ یەکێتی تر وەکو ئەوتر لەسەر دەرگای کۆنگرەیە من هەر ئەمڕۆ بە کارکۆسرتم وت بە سەفە لە شوێنێک دانیشتم ئەوی شاد بۆ ئەوێ بەڵێ باسی برادرێک کرا کە وتوێتی مەکتەبی سیاسی نەماوە هیچ بڕیارێکی پێ نادرێ کاکۆسرەت وتی شەر پێ بڕیارێک دەکەم دەرکرێ لە هێنا کەواتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی خۆیەتی من تەبیعی لە جێگەی خۆیەتی خۆی کێشەکە چییە کاکۆسرەت ئێستا کەسی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سکرتێری گشتی خۆی بزان لە هەموو دنیا وایە کە تۆ ئەڵەی فڵانە هێزی سیاسی کە کارەکە یان کار ناکە دلیلەکە چییە کە مەسەرن تۆ ئەڵەی ئەو حزبە ماوە یان نەماوە کارەکانە کە تۆ بە خەباتکردنە بە دەنگ وەرگرتنە لە هەموو لەو ینی لە حزبی سیاسی لە خەبات و تێکۆشان و دروشم و کارەکانە دەرەکەوێ ئەم حزبە چ دەورەکە بینێ حزبێکی سیاسی ئەگەر نەیتوانی ئەوە بکە بێگومان زەرر بخۆیەگەێنێ من ئەو قسەی کە وتومە لە بەرنمەیەکی لەکی لە کەناڵەکانە من بە ڕاشکاوانە وتم ئیسا کۆبنەوە کرێ دانیشتن نەکرێ بەس ناتوان بڕیار بدەن وتم تەمەنای بۆ کارەکەی چییە هێندەی تۆ ئاگادار بۆ کارەکەی ئەوەی هۆکارەکان ئەوەیە مەسن بەشێک لەو برادرانە ڕەنگە کە لە مەکتەبی سیاسی و لە سەرکرداتین لە ئەنگری دکتۆر بەرهەمن من بە ڕاشکاوانە ئێڵێم بەڵام وەک وتم کە ئەو حزبێکی دروست کردووە تۆ لێرە چی ئەمەیان ڕوون نییە مامۆستا ینی بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی کە هۆکاری ئەوەی کە یەکێتی ناتوانێت کۆ بێتەوە ئەوەیە کە لەگەڵ لایەنگری بەڕێز دکتۆر بەرهەمن بۆچی بە ئاشکرا ناچن لەگەڵ دکتۆر بەرهەم دەست بە خەباتی خۆیان بکەن ئەو پرسیارە پێویست لە خۆیان بپرسرێت چکە بەشێکیان ئەڵێ من یەکێتی جێناڵم باشە باس لەوەکەێت کە لە کۆنگرەی داهاتوو مامۆستا حتا دکتۆر بەرهەم لە ئەو ڕۆژی کۆچی دوایی مامجلال قسەیەکی کرد وتی من هەر لەسەر ڕێبازی مامجلالم و من ئەو ڕێباز درێژە بۆ ڕێبازادەم ئەوە خۆی هەریکە خوێندنەوەیکی بۆ بە هیوایەوەی جەنابی دکتۆر بەرهەمیش لە دەرفەتێکە وەڵامی ئەو پرسیارە نەباتەوە
قسەیەک لەسەر ئەوە هەیە کە لە کۆنگرەی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی ئەکەوێتە دەستی گەنجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانی تر یەکێتی بەڕێوە ئەبن و ئەوانەشی کە ینی بڵێن سیاسی ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانی دێرینن ئەبێت وردە وردە گۆڕەپانەکە جێبێڵن بۆ گەنجەکانی یەکێتی ئەمە تا چەندە گرنگە خۆی هیچ ئایبێتیان مەسەن ئەگەر بێت و لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەست ئەو جیلە کۆنە دەربچێ بەڵێ چکم بەڕاستی ئەوانەی کە ئەیان بینم یەک دوانێکی نەبێ یعنی ئەتوانن کار بکەن و دەورێکی باشیانە بێ ئەوانە بەشەکەی تر تەمەنیشان ڕەنگە زۆر نەبێ بەس بەڕاستی کاری سیاسی نین و من پێم جوانێ لەو بەرنامەیە بە ناوی یەک بە یەکی بڵێم ئەو جوانێت ئەوە لە ڕووی قانونیەوە بەڵێ ئەبێتە جریمەیەکی سیاسی بە بڵێن من نامێ ئەو باسە بکەم بەڵام کارێکی ئاساییە ئەگەر بێت و بوارێک بڕەخسێنرێ بۆ ئەوەی گەنجان بچنە پێشەوە ژنان بچنە پێشەوە خەڵکی خوێنەوار بچێتە پێشەوە ئەوەی ئێستا ئێمە بینین مەسەن کاڵەی گەنج ئەڵێ ئەو کوڕەکانم بابێنن ببنە سەرکردایەتی ئەڵێ ژن ئەوە نەنکم و دایکم و خوشکمەوەە ئەوە هەموو حازرن ئەوەی ئەڵێ یعنی وەلحاصل ئەمە باشە مامۆستا دیاردەکی خراپە بەڵێ کۆنگرە کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەرەکە یا تەنها ئازارشکێنە زۆر بە کورتی من پێم وایە ئەبواە ئەم کۆنگرێ هەر لە 2012 ئەوانە یا دواتر لەو فترێ بکرایە و من هەر لە سەرتاوە کە 2023 گەڕاومەتەوە بەردەوام لە ئەنگری ئەوە بووم هەموو ساڵەیە بێ کۆنگرە بکرێ کۆنگرەی بڵێن سنترالەکە بکرێ کۆنگرەی هەرێمەکانیش ینی بڵێن پارێزگاکان و شوێنە جیاجەکان مەڵبەندەکان هەموو هەرێکە کۆنگری خۆی بکات و کۆنگرە گشتێکەش بکرێ بەڵێ مامۆستا جعفەر نووسەر و سیاسەتوان زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکانتمان هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوارەوە کاتێکی خۆش